بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکان سڵاوتان لێبێت لای ئەو هونەرمەندەم ڕۆژانێک لەسەر شەقام و شۆستەکانی هەولێر بە سازەکەی دەستی گوێچکەی پڕ دەکردین لە مۆزیقا و ئاواز بەڵام وەک کە سوکارەکەی باسی لێوە دەکەن ماوەی 7 مانگە تووشی جەڵتەی مێشک بووە نە ئاوازێکمان بۆ دەژەنێت و نەقسەیەکیشمان بۆ دەکات باسی ڕەشید زیرەک یان ڕەشۆی ساز دەکەم دەمەوێت بۆ ئەم مەبەستە گفتوگۆ لەگەڵ کاک کاروان یەکێک لە برایەکانی ڕەشید زیرەک بکەم کاک کاروان سڵاوت لێبێت سوپاس بۆ ئەم دەرفەتە سڵاو لە توش سەلامی خۆ سەلامی خۆ لە توش بێ ئینشاڵڵا ئەوە کاک ڕەشیدی برام ئەوە ماوەی 7 مانگە زەدەی مێشکی لێداوە باشە دۆخی تەندروستی چۆنەکەی بوو جەڵتە لێیدا وەڵا هیچ زەدە لێدانەکە بەخۆی یەکەم جار لێدا لە دەست و پێیدا باشە دووەم جار لێدا لە مێشکیدا یان ئێستا جەڵتەی مێشک جەڵتەی مێشکیە ئێستا هیچ هۆشی نییە هیچ هۆشی نییە باش پزیشکەکان لەو بارەیەوە چی دەڵێن وەڵا پزیشکان بخۆیان دەڵێن ئەوانە کاتی پێویستە یعنی کاتی پێویستە و زەدەی مێشکیە ئەنی کاتی زۆر دەوێت کاتی چەندی دەوێت بۆ ئەوان دەڵێن کاتی پێویستە زەرازەم باش کاک کاروان باسی ئەوم بۆ بکە کەی بزانیتان تووشی نەخۆشی جەڵتە بووە ئێوە چیتان کرد برتان بۆ لای کوێ وەڵای ئەمە بردمان بۆ ڕزگاری ڕزگاری داخیرمان کرد لێون درێ تقریبان 2 مانگونی لە ڕزگاری ماینەوە دوای لە پاشان دکتۆر ئەمە ئیزندا هینامانەوە ماڵێ هەتا ئێستاش ئەو هەڵ بە خۆتان دەیبنەوە هیچ هۆشی نییە بەس سای دەکاتەوە باش کاک کاروان وەکو برای ڕەشید زیرەک یان ڕەشۆی ساز پێم بڵێ تا ئێستا هیچ لایەنێکی بەرپرس لایەنی پەیوەندیدار هاتوونەتە دەنگ لەسەر ئەم هونەرمەندە ناوەڵا بەس جگە لەنگۆ کەسکە ناتیە و یەکەم جارەنگۆ تەلەفۆنتان بەمە کرد یەکەم جارەنگۆ بێن ئیزایەتکە ناتیە لایەنی پەیوەندیدار ناتیە کەسکە ناتیوە لەنگۆ زیاتر باش ئێستا داوای ئێوە لە لایەنی پەیوەندیدار چیە بەوەی هیچ نەبێ بیبەن بۆ دەرەوەی وڵات یاخود چارەسەرێکی بۆ بکەن وەڵای خۆتان دەیبن بارگوزانیان کووە ئەو پێویست بە عیلازیە ئەوە پێویستی ینی بە عیلازی یان دەرەوە بتن یان جێکی وها بتن ینی دکتۆر خصوصی بتن پێویستی بە عیلازە بەڕاستی ئەو خۆتان وا دەیبنی کووە ئەچێ هەبوو ئەمەلۆمان کرد یانی باش کاک کاروان با باسی ئەوە بکەین چکە بەهۆی ئەوەی ئێوە برایی بچووکی ئەون ئەگەر زانیاری شتان هەبێت کەی لە دایک بووە لە ینی لە ساڵی چەند لە دایک بوو ئێستا تەمەنی چەند ساڵ ماردی 76 تەمەنی دەکاتە 48 ساڵ 76 لە کێوە دەستی بەژەنینی ساز کرد وەڵا هەلا منداڵێەوە یەکەم جار هەر تەنەکەودار هەبوو بە تەنەکەوداری خۆی فێر دەکرد لە منداڵێەوە ئەنی تەمەنیەوە پاسار دەبوو ئەو تەمەنیەوە تا ئێستا هەر خەرشی و سازدانەیە تەمەنی 15 ساڵی لە تەمەنی ئەرەوەڵا لە گچکەیەوە هەمومان دەزانین کە ڕەشید زیرەک یان ڕەشۆی ساز لەنێو خەڵک زۆر خۆشەویست بوو تۆ پێم بڵێ چەند شاری کوردستانی کردووە چووە بۆ کوێ وەڵی شاری کوردستانی زۆر کردی ینی مثلەن ناوخۆ مثلەن ئەو لە ناوخۆ زۆری کردیا مثلەن سلێمانیە دۆکە ئەو شتانە ئەو ناوخۆ درێنە ناوخۆ زۆری کردی جەمزێکی گەڕایە لە 96 جارێک چوە ئێران مانگێک لێ دەرێبوو مامەڵی خەڵک خۆشەویستی خەڵک چۆن بوو بۆ ئەو وەڵا کاک ڕەشید عالەم زۆر خۆش دەوێت ینی زۆر فەقیرە ئەوە نیە زاری کەسی نییە خەرە زۆر خۆش دەوێتن وی ئەو سازەشەوە باش کاک ڕەشید هاوسەرگیری کرده بوو هاوسەرگیری کردی بەس زۆر ماوەی کەم لەکەنی بوو دوای تەلاقیدا باش ئێستا ئێوە ئەوەم پێ بڵێ نەگەر یەک تۆز بسوڕی سەیری کامێرەکە بکەیتی ئەتۆ ئەوەم پێ بڵێ کاک کاروان داوای سەرەکیتان لە چێیە بۆ ئەوەی لەسەر دۆخی تەندروستی ڕەشۆی ساز بێنەدەن وەڵی داواکاریمان چێ داواکاری وا خۆ دەیبینی کووە ئەو پێویستی بە عیلازیە ئەنی ئەزاب لایەن پەیوەنددارەکان بیبەنە دەرەیان ئەو عیلازەکەی بۆ خۆت زان لە دەرەیە پێویستی بە عیلازی وانە کۆتا زۆر باش نییە ئەنی وەزعەکەی وا دەیبینی کووە ئەوە سۆندەی پێوەیە قورشی سۆندەیە ئەین دوو سۆندە پێوەیە کۆتا قسەی پزیشکەکان چی بوو بۆ ئێوە وەڵی کۆتا ئەوە پزیشکان ئەوە بگوتیان کاک ئەوان عیلازی ئەوەی عیلازی نییە تا نێبێ دەریان زێشی وها بتن یان کاتی زۆر پێویستە بیبەن بۆ دەرەوەی وڵات بیبەن بۆ دەرەوەی وڵات ئەزە ئەمەش وەڵای ئەوە ئەوی هەبام عنی لێمان سەرف کردیە پارەی زۆر دەوێت دەرەوە وڵات
سپاس دەکەم. ممنون چاوەکە. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە گوێبیستی بوون ئەو گوتە و زانیاریانە بوو لەسەر دۆخی تەندروستی ڕەشید زیرەک یاخود ڕەشۆی ساس وەک دەیبینن ئێستا لەسەر قەرەوێڵەکەی پاڵی داوەتەوە نەقسەیەک دەکاتن نا هەڵیش دەستێت بۆ ئەوەی وەکو جاران سازەکەی دەستیمان بۆ بژەنێت و گوێچکەمان پڕ بکات لە مۆزیقا و ئاواز وەک کە سوکارەکەی باسی لێوە دەکەن دەڵێن چارەسەری ئەو یاخود کاتێکی زۆری پێویستە یاخود پێویستە ببردرێت بۆ دەرەوەی وڵات بەڵام تاکو ئێستا هیچ کەس و لایەنێک لەسەر دۆخی تەندروستی ڕەشید زیرەک یان ڕەشۆی ساز نەهاتۆتە دەنگ و هیچ کەسێک ناپرسێت بۆچی ئێستا لەسەر شەقامەکان و شۆستەکانی شاری هەولێر ڕەشۆی ساز هیچ سازێک ناژەنێتن و دەنگ و ڕەنجی نییە. سوپاس بۆ ئێوەش تاکو ئێستا بینەرمان بوون.